بڕیاردرا بە دووبارە دەستپێکردنەوە بە پرۆسەی تۆماری بایۆمەتریک لە پارێزگاکانی هەرێم هەولێر دۆک سلەیمانی. ئەو پرۆسەیە خۆ دەگرێتەوە لە ئەو کەسانەی کە تەمەنیە با بڵێ موالیدیان 2006 لە دایکبووی 2006 لە ئێستادا دەتوانن سەردانی بنکەکانی تۆمار بکەن بۆ خۆ تۆمارکردنیان. هەروەها ئەو کەسانی کە پێشتر تۆماری بایۆمەتریان ئەنجام داوە چێشەی پەنجەمۆریان هەبووە لە هەمان کات ئەوانش دەتوانن دووبارە بچن سەردانی بنکەکانمان بکەن لەسەر مستەوای پارێزگای هەولێر دووبارە پەنجەمۆرەکانیان لێ وەربگیرێتەوە. لەگەڵ ئەوەشدا پرۆسەی بەردەوامبوونمان هەیە لە تەوزیعکردن با بڵێن دابەشکردنی کارتی دەنگدان. ئەو کەسانەی کە خۆیان تۆمار کردووە لە بنکەکانی تۆماری دەنگدەران تا کۆتایی ساڵی 2023 لە ئێستادا دەتوانن سەردانی بنکەکان بکەن بۆ ئەوەی کارتەکانیان وەربگرنەوە تا کۆتایی ساڵی 2023.